اما بین بحثا مجارا هنری بکن و بحثا چاندا کردی کن و بحثا هنرا کردی بکن هفته در باس بوده ده برنامه کردستانس کیتس وایس او پروگراما کتابت و زاروگان و چندین زاروک جه چهار پارچه کردستانه تدا بهشداری کرن دنگین خوین خوش کربون بالا خلکه و بینران و بیسران بخواه بکشن لیده خلک داویده بگمان دوی کستن نازنا ببه نایوی واتای کدنگ واین کو بهشداری کرن نخوش بود لبله یکی کاریبو زیده تر دنگان به دست خواه بخه لما او زارود د قناغین جداده در باس بون گل اکبونی دبون ده هندک و دوورا چند لبک جوانا گهانه داویا خلک داوی یا وی پروگرامه که د فینال دشی به گمان او زاروک رکبریت کن هول ددن بدنگ خوی خوش بهترین دنگان به دست خواه بخم ده داویا دجی که چک جه روشلات کردستانه کاریبو پلی کمین به دست خواه بخه بدنگ خوی خوش نه او تنه خوش کاویش دنگی نخوش بم ویدیو یک دیت بجموجی ستراند گوتن و دستراند رخته یعنی نبشاری کربو دنوا هو گرنوی برنامه ده دسر نوا نسر استیجه ل تنیشکه که سک رونشتی بو و دور بدنگ خوی خوش گرانیه که ولو دنگ خواه گهان داخل که ازیتا لقمان یکون از نوا کردستانس کیتس وایس دست خواه خست لبه داره مهوانم من الاستودیو ازیتا زور بخیر بیس چونیم بیانیه الله باش زوبا خبر هاتی؟ آره ساعت چند؟ پنج بیانی؟ واو روزانه نورمال ساعت چند بخبر دی؟ حوت و نیوه ها دارون با مکتب؟ بله ازیتا پیروزه؟ زور سپاس زور من پی خوش بکن بیانیه لگلمانی لنوروز ده بین بله و چند روزانه از نوا کتور گرتوا؟ والله 2 هفته واده بيت كمتر هفته را بردو بو نزيكي دروجة ناز نواكا تورجتو حتى استدلت خوشة بناز نواكا زور دل خوشم كا ناز ناوم بس ناو استيكي زور خوشم خلاطكت لچه دانا ولا مالي او خلاطي كورد كرت لچن درد دانا لوم دانا لما مالي ازانم بونو من لشونك نزيكا كبانيان هل دستي سيدي دكي شوان پشت بخوی سیری دکی؟ جوری خود. لجوری خود ها؟ کواتا امو کاته کدروی جوری خود نازنوا که خود دوینیم. خوند کاری لمکتبونیه؟ بله. بخوانی پولی چندی؟ پولی پنجی سرتایی. پولی پنجی سرتایی. هاوره کانه چیت بدلن؟ آنیش استیان زور خوشه که مفهوم به کمو. پیروز بیانه. پیروز بیانه؟ گرانی لمکتب داله؟ بله. به چه؟ ایمن داران یعنیش لچالکی هنری مکتب ده باشداری دکی؟ گرانی من دالان نه گرانی کردواری کردواری او قرصکان ها زاید بومباسکا عائلت لقلت بون لبرنامه كده دهاتن همو جارك الألقى كان ده باشداریان دکرد بله چون اتویان گرم دکرد بوی نازنا و کور بگری چون پشتگیری تویان دکرد پشتگیری که زور هم دکردم براستی زور دست خوشیان دکم دست خوشیان لدکه؟ آنیش دست خوشیان لتو کردنیه؟ بله. عزیزم، لگل چند کس لفینال داوی؟ القی کوتاهی؟ 6 کس. 6 کس بون. خالکی چند داره بون؟ 2 کس یعنی اولیری بون. یکی یعنی سلیمانی بو. اوسه. نه. راسته. من بیرد بیتو. برادر کنی خود لبیر کرد و داروش؟ نه. دیالا. دوباره. 3 کس یعنی اولیری بون. خالکی اولیری بون؟ یکی یعنی خالکی روجاوا بو. خالکی روجاوا. یکی یعنی خالکی سلیمانی بو. خالکی سلیمانی. خوشم. خالکی روجلاتی کردستان بی. یعنی کواتا برادر درست کردوه لهر 4 پارچه کردستان ونیا زیاتر تکلاوی اکتر بون لتمنکی اوها بچوک ده بلن کلتور و عادتی کردواری همون اوچکانی کردستانت ناسی بۆ چۆن بۆ ئەو تەجربەیە بۆم باسکە چی لە ئازیتێ زیاد کرد بینینی ئەو خەڵکە ئەو منداڵانە لە پارچەکانی تری کوردستان فێری کورمانجی بووی فێری بادینی بووی زۆر نا بەڵام تێدەگەی ئێستەوە نییە لە جاران باشتر چونکو تێکەڵ بووی لەگەڵ جاراوەکانی تری کوردی زۆر باشە ئازیتە دەنگت زۆر خۆش بوو ئەوەشم بینی کۆتا ستران کە پێشکەشت کرد لە کوردستان کیتس ڤۆیسدا دەتوانی شتێکمان بۆ بڵێ ئێستا؟ داوای 2
دووش لێ دەکەم ها دوو گۆرانی یەکێکیان بە سۆرانی یەکیان بە کوڕمانجی ئەوجە بەدڵی خۆت هەڵبژێرە ئێستا بێفەرموە زۆر لە مێژاکەدام هاوێ بەیان بکەم نەخۆشی زۆر کەم تۆزە نەخۆشی پەسیوت گرت بوو باشە بە دەنگی بەرزەوە ماڵێ یاواش یاواش بۆم بڵێ چێمان لەگەڵ هەیە دەنگی خۆش بێ لەگەڵ ئازیتە گۆرانی بڵێ پێکەوە زۆر لە مێژاکەدام هاوێ بەیان بکەم دەردی دەروونم عشقت بۆ بە بێروسکایەک زامداری کرد دڵی پڕخوێنم هەرەو زاماش بۆ تاخولیام بۆ ئارامی شەوانی تانیام گریام بۆ خۆم گریام بۆ تۆ بۆ ئەو دڵانەی بوون بە ڕەنجاڕۆ هۆ عەزیزم هۆ دڵەکەم سوزدا بۆ دار و بەردەبام بۆ ئەوەی بە تۆ بگەم دڵێم مەشکێنە هۆ عەزیزم هۆ دڵەکەم سوزدا بۆ دار زۆر نەخۆشەوە قەیرەک ئەوەندە بەسە بە زیاتر چونکە تۆزە نەخۆشە ینی بەهانەیە ڕاستان دەکەس بە بەهانەی بە بەهانە بەکاردن بەڵام من لێرەم چونکە بینیم بەیانەکێکە هاتزوو لە هەر لە ژووری مێکا بووین کە قسەم لەگەڵی دەکرد تۆزێک قورگی گیرا بوو دیارە تۆزێک سەرمای گرتووە هیوای سەلامەتی بۆ دەخوازم بەڕاستی دەنگێکی زۆر بەهێز و نەرم و بە هەست و خۆش ینی شایانی ئەو نازناوەی و زۆرمان پێی خۆشەکە کچێکی ینی وەکو تۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو نازناوە وەرگرتووە بۆ ساڵانی داهاتوو هاوڕێکانە دیسان بەشداری دەکەن یان نە ئەوانەی کە نازناوەکەیان وەرنەگرتووە گوتیان بەشداری دەکەین گوتیان بەشداری دەکەین وانە کەواتە واز نایێنن ئەگەر ئازیتە ئەم نازناوەی وەرنەگرتبایی ئەم ساڵ دووبارە بەشداری دەکرد ساڵی داهاتوو بەشداری دەکرد ئازیتە چێ لە عیلەی تۆ حەزی لە میوزیکە گۆرانی دەڵێتن یعنی موسیقا دەژەنێتن براکەت لە تۆ گەورەترە چ دەژەنێ چێم ئالەتێک ئیقا ئێو دەنگی خۆشە پاڵپشتیت دەکە ئەگەر پاڵپشتیت نەکە لێرەوە پێی دەڵێن پاڵپشتیت بکە ها کا بووم باس کە ڕۆژانە گۆرانی دەڵێ تەدریب دەکەی وانە زیاتر چه گۆرانیەک شێوازی گۆرانی گوتنت حەز لەیە هەموو گۆرانێک بۆمان باسکە شتێکی نەرممان بۆ پێ بڵێ هەتا زۆر قورگێت ئەزیەت ناخوا بە گۆرانی گوتن زیاتر گۆرانی خاتم مەرزیە دەڵێ واو قەت کەس لەوان بینیوە لە عیلەی خاتو مەرزیە خواڵی خۆش بێ کەست لەوان بینیوە لەیلا فەریقی بۆ نمونە ڕووبەڕوو نەخێر ئەوجا ئەم جارە ئەگەر لەیلا فەریقی هات سەردانی ئێرە کرد حەست لێ بیبینی بۆ ترێک دەخێ ئۆکێ پێکەوە گۆرانی بڵێن ئێمە حەز دەکەین دەنگی تۆ بگاتە باوانیش چونکو زیاتر گۆرانی ئەوان دەڵێ لە قوتابخانە چالاکی هونەری هەیەوە نییە؟ چالاکی هونەری هەیە ئازیتە کەی دەنگی خۆی دۆزیەوە زانیەتی کە دەنگێکی خۆش هەیە هەتاکو گۆرانی بڵێتن لە تەمەنی 4 ساڵیەوە
4 ساڵیەوە هێشتا ڕۆشتوی قوتابخانە لێرە لە باشوودی کوردستان بووی لێرە لە دایک بوویوانە زۆر زۆر باشە ئەی کە حەزەکەی باسی چیم بۆ بکەی باسی چیتان بۆ بکەم باسی هەستی خۆتم بۆ بکە هەستێکی زۆر خۆشم بەڕاستی کە لە بەرنمەیەکی ئاوەجاندا بووم بە یەکەمەوە هیوادارم بتوانم بە کاری جوانتر جا بێم زەحمەتانەتان بدەمەوە زۆر باشە شتێکی ترمان پێشکەش دەکەی یان ناتوانی کەیف پێم ئەگەر بتوانی پێشکەش ئەگەریش دەزانی قورگت ئەزیەت دەخوا قەی ناکە دوای بۆ توی کوردی دەکەی دەڵێ چی شتێکی کورد دێ باش چی زەمانە ئۆکێ زەمانە پیری کردم ئاوەرەی کەژ و کێوانی کردم زەمانە پیری کردم ئاوەرەی کەژ و کێوانی کردم کاروانی غەم لە دڵم بارگەی لێ خست کاروانی غەم لە دڵم بارگەی لێ خست پەیمانی دڵداری لەگەڵ دڵ باست پەیمانی دڵداری لەگەڵ دڵ باست گۆرانی فارسیش دەزانی؟ داوای فارسی لێ ناکەم داوای کورمانجی لێ دەکەم چونکو لە بەڕاوەکەدا بە کورمانجیش گۆرانی گوت کە پارچێکی بچووکم بۆ بڵێ مادوو بووی؟ نا کورمانجی نازانم بابا ئەوەی یەک کۆپلەی ئەوەمان بۆ بڵێ لە ژووری مێکاپ پێکەوەمان گوت ئۆرمیە دێ بڵێ ئەمنیش لەگەڵت دەڵێم ئورمیا لێ بلێ گۆلێ لێ بلێ گۆلێ لێ بلێ گۆلێ لێ لێ ئورمیا چاوبەرەکێ دەست بچووکێ ئەنگەوەری جانێ باتمانێ لێ بلێ گۆلێ لێ بلێ گۆلێ لێ بلێ گۆلێ لێ لێ باتمانێ کوردایێ چاوبەرەکێ دەست بچووکێ ئەنگەوەری جانێ هەر بژی دەست خۆش ئازیتە باوکیشت لێرەیە لەگەڵتەوە نییە؟ دەستخۆشی لێ دەکەین و سڵاو ڕێزمان بۆ هەیە و بۆ هەموو عایلەت و دووبارە پیرۆزبایت لێ دەکەین ئازیتا لۆقمان براوەی کوردستان کیدز ڤۆیس یعنی شایانی چیوە نییە؟ ئێستا حەق وایە لێرە بەبێ میوزیک بەبێ ئۆرکسترا دەنگێکی خۆش پێشکەشێمە کرد زۆر سپاس ئازیتا سەرکەوتوبی هیوادارن ئەستێرەیەکی گەشت بێ لە ناو هونەری کوردی دەبتبینێنەوەها دەست خۆش